سڵاوتان لەبێ بینەرانی بار میدیا دیارە ئێمە ئێستا لە ئیداری سەربەخۆی سۆرانی لێرە مەراسیمێک بەڕێوە دەچێت ژمارەیە کارمەندی هەرێمی کوردستان لەگەڵ وەزارەتی ناوخۆی فەڕەنسا و یەکێتی ئەوروپا تێگەیشتنێکیان کردووە بۆ ئەوەی ئەو هاوڵاتیان یاخود ئەو کارمەندانی بەرگری شارستانی هەرێمی کوردستان لێرە لە ئیداری سەربەخۆی سۆران ڕاهێنانیان پێ بکرێت. ڕاهێنانەکان نزیکەی 2 هەفتەی خیاندووە، ئێستا ڕاهێنانەکان کۆتاییان پێهاتووە و بڕوانامەیان پێدەدەن بۆ زانیاری زیاتر دەسمەلای کاکەڵگۆ شێخ نەجەم کاکەڵگۆ سڵاو لێبێ ئەگەر پێمان بڵێ ئەمە چ سوود و کاریگەریەکی هەیە ئەم بڕوانامەیە تاسیرەکە لەسەر کەمبوونەوەی ئەو ڕووداوانەی کە ساڵانە لەو سنوورانە ڕوودەدەن؟ طبعا ئەوە یەکێکە لە ئەو کۆرسان و ئەو ترێنینگانی کە لەلایەن کەسانی پسپۆڕی شارەزا لە وڵاتی فەڕەنسا لە ماوەی ئەو 2 هەفتەی ڕابردوو لەگەڵ کارمەندانی بەرگری شارستانی پێشکەشیان کردن. ئێمە خۆتە نەزانن بە تایبەتی ناوچەی هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی و ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بە شێوەیەکی تایبەتی ناوچەیەکی سروشتی ناوچەیەکی بەرفراوانە. ئەمە ساڵانە بەداخەوە ڕووداوی نەخوازراوی خنکانمان هەیە، هەڵدێرمانی لە شاخەکان بابەتی لافاومان هەیە. پسپۆڕی ئەو ڕاهێنەرانە لەو بوارانەیە و لە ماوەی ئەو 2 هەفتەیە تقریبا زیاتر لە 20 کارمەندی بەرگری شارستانیان لەسەر چەند تەکنیکێکی پێشکەوت و ڕاهێناوە و ئەو پرۆگرامە بەردەوام دەبیتن و قونسولی گشتی فەڕەنساش کە زۆر هاوکار و پاڵپشت بوو ئەوەی ئەو بەرنامەیە بە ڕێکوپێشی جێبەجێ بکرێتن. ئێمە لەو ئەمڕۆکە بڕوانامانیان پێشکەش دەکەین داوامان لێکردنی لە کارمەندەکانی خۆمان ئەوانی کە لە ماوەی ئەو 2 هەفتەیە هەرچی ئەوانی کە لەو ڕاهێنەرانە فێربوونە هەوڵ بدرێتن ئێمەش بە خۆمان ئەو کۆرسانە بۆ کارمەندەکانی دیکە بکەینەوە بۆ ئەوەی ئەوانش بتوانن ئەو زانیارانەوەی کە لە ڕاهێنەرەکانەوە فێربووینە بیگوازنەوە بۆ کارمەندەکانی دیکە. لە ئەنجامدا ئێمە هەمووان دەزانین ئەو بابەتی خۆ باشکردن و خۆ بەرەو پێشبردن لە هەموو بارەکان زۆر گرنگە، بەڵام بە تایبەتی بۆ دەستگای کە ژیانی خەڵک پێوەستە بە ژیانی خەڵکیەوە. ئێمە ئەگەر کەمکردنەوەی ڕووداوەکان کە دروست دەبن چۆن بتوانن هەڵس و کەوت لەگە ڕووداوەکان بکەن، چۆن بتوانن بە شێوەیەک بتن کە ژیانی هاوڵاتیان لە مەترسی ڕزگار بکەن. ئەوە بۆکە باشە بۆ لە پرۆژەکە لەسەر ئاسی هەرێمی کوردستانە بۆ ئیداری سەربەخۆی سۆران هەڵبژێردرا. ئەوە طبعاً بۆ هەموو شوێنەکان دەچێتن، بەس یەکەم بەرنامەیان لە ئیداری سەربەخۆی سۆرانە و کارمەندەکانی ناوچەکانی دیکەش زاخۆ دهۆک ئێستا لەگەڵ ئێرانە بەشدارن و بەشی دومیان بۆ ناوچەکانی دیکەی بۆ پارێزگاکانی ئەی هەولێر و زاخۆ و دهۆکە و جارە بۆ سلێمانی و بۆ هەڵەبجە و بۆ گەرمیان و ڕاپەڕینیش بەرنامەکە بەردەوام دەبیتن. بەڵام ئەوە بەرنامەیەکی گشتگیرە، بەڵام لە وەکو هەنگاوی یەکەم لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران بە حکمەوەی کە ناوچەیەکی جۆگرافیای بەرفراوانی هەیە و ناوچەیەکی سروشتی زیاتری شاخ و چیا و گەشتیارێکی زۆر و لێرەکانە دەکەن. بۆیە پێیان باش بۆ ئەو بەرنامەیە لێرەکان دەست پێ بکرێتن. دیارە ئەوەی گوێبیستی بوون ئەو زانیاریانە بوون لەسەر ئەم ڕاهێنانەی کە لە نێوان وەزارەتی ناوخۆی فەڕەنسا و وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستان و یەکێتی ئەوروپا ئەنجامدرا بوو بۆ کارمەندانی بەرگری شارستانی بۆەوەی لە ڕووداوە نەخوازراوەکاندا بەزووتری کات مرۆڤەکان ڕزگار بکەن. دیارە بەپێی ئامارێکی بەڕێوەبەرایەتی گشتی ئیداری سەربەخۆی سۆران ساڵی پار 15 هاوڵاتی لە سنووری ئیداری سەربەخۆی سۆران خنکاون لە چیاکان هەڵدێراون، بەڵام ئەمساڵ 9 هاوڵاتی خنکاون. ئەمە بەبەراورد بە ساڵی پار کەمی کردو بۆ پێی ئاوەکان کەم بوونەتەوە، ڕووداوەکان کەمتر بوونە. ئەمە دوایین زانیاری بوو لەسەر ئەو مەراسیم و بڕوانامانێک کە بڕوودرا بە بەرگری شارستانی ئیداری سەربەخۆی سۆران بەشێک لە کارمەندەکانیان کە ژمارەیان 20 کارمەند بوو لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەشدار بوون لەم ڕاهێنانە 2 هەفتەیە. قسەی کۆتایی ڤار دەیکات.